لە 35مین ساڵیادی کیمیابەرانی هەڵەبجەدا ناڕزاییەکانی دانیشتوانی شارەکە بەردەوامن. دوای 20 ساڵ لە شەڕی عێراق لە سیناتی ئەمریکادا باز لە کۆتاییهێنانی دەسەڵاتی یاسایی دەکرێت بۆ شەڕی عێراق. لافاوەکەی ڕووا لە باشووری ڕۆژهەڵاتی تورکیا زیانی گیانی و ماڵی لێ دەکەوێتەوە. سڵاو و ڕێز و خۆشەویستی بۆ هەمووان و لەگەڵ هاوکارم ساڵح دەمیجار پێکەوە کورد کۆنەکشنی ئەو ڕۆتان پێشکەش دەکەین. سڵاو و ڕێز ئەم ژێ ئەمریکای دەست پێ دەکەن. سەرۆکی ئەمریکای جۆ بایدن ڕۆژە چارشەمێ سەرکەفتنا خۆ لە هەمبەر دەرمانخانەیەن مەزن یەن ئەمریکای ڕاگەهاند ئەرزانکردنا بەهایên گران یەن دەرماناندا مژارەکە کو دبە خاڵەکە ناوەندی بە هەلمەتا ویە ژنوڤە هەلبژارتنێدا. بایدن لە لاس ڤێگاسێ گوت پشتی بە 10 ساڵان هەوڵدانên لە بەرامبەر دەرمانخانەیên mezin ئەم دێ داویەدا بە سەرکەتن بەهایên دەرمانان لە ئەمریکایê ku pir ji wan ji hêla kompaniyên Amerîkî ve hatine çêkirin bi giştî gelekî ji yên welatên dinên nûjen di nav de jî Kanadayê bihatirin. Şikandina vê bihabûna dermanan ji mêj ve armanceke ji bo siyasetmedarên Washingtonê di nav de jî serokê berê Donald Trump ku çend caran soz da judahiya vê bihabûnê ji holê rake lê tiştekî berbiçav pêş nexist. جۆ بایدن سەرۆکی ئەمریکا فرمانێکی دا و داوا لە دامەزراوە فێدراڵیەکانی ئەمریکا دەکا تا هەوڵەکانیان چڕ بکەنەوە بۆ جێبەجێکردن و کارپێکردنی ئەو یاسایی تایبەتە بە سنووردارکردنی چەک لە ئەمریکادا. دیموکراتەکان و کۆماریەکان لە کۆنگرێسی ئەمریکادا بەر لە 9 مانگ ئەو یاسایەیان پەسەند کردووە و بەپێی ئەو یاسایە لێکۆڵینەوەکان لە پاشخانی ئەو کەسانە بەرفراوانتر دەبن بۆ ئەوانەی دەیانەوێت چەک بکڕن، هەروەهاش ڕێوشۆنەکانی کڕینی چەکیش لەسەر ئەوانەی پێشینەی تاوانیان هەیە زۆر قورستر دەکات. تەنها 2 مانگ لەمە وەرتەقەکەرێک لە کاتی ئاهەنگێکی سەری ساڵدا تەقەی لە هۆڵێکی سەما کرد و بەو هۆیەوە 11 کەس گیانیانە دەستدا و 9 کەسی دیکەش بریندار بوون. کارەساتێکە ڕۆحی ئەم گەلەی داغان کردووە لێرە لە مۆنترە پارک لە سان گابرێل ڤاڵی کە دڵی کۆمەڵگەی ئاسیایی ئەمریکاییەکانە. ئەمە ئەو شوێنە بوو کە بایدن دوایین هەوڵەکانی خۆی بۆ سنووردارکردنی توندوتیژی بەهۆی چەکەوە خستە گەڕ. دەرکردنی فەرمانی جێبەجێکردن بۆ بەهێزکردنی یاسای دوولایانەی کۆنتڕۆڵکردنی چەک کە 9 مانگ لەمەوە بەرواژۆی کردبوو کە پشکنین بۆ کڕیارانی خوار تەمەنی 21 ساڵ فراوانتر دەکات و دەست دەگرێت بەسەر بازرگانیکردن بە چەکەوە لە نێوان ویلایەتەکاندا. فەرمانەکەم ڕێنمایی تیادایە بۆ زیریداد تا هەموو ڕێکارێکی یاسایی بگرێتە بەر و بتوانین لێکۆڵینەوەیەکی گشتی پاشخانەکان بکەین بەبێ ئەوەی یاسایەکی نوێمان هەبێت. داکۆچیکارانی کۆنتڕۆڵکردنی چەک پێشوازیان لە فەرمانەکەی بایدن کرد. ئەما بەشێکی زۆری ئەو کەسانە دەگرێتەوە کە بە زۆری چەک دەفرۆشن بۆ قازانج و ناچاریان دەکات ئەو بڕیارە بدەن. ئایا دەیانەوێت بەردەوام بن لە فرۆشتنی چەک یان نا؟ یان دەیانەوێت ببنە بریکارێکی مۆڵەت پێدراو چەک بفرۆشن بە پێی پشکنینی پاشخانی کەسایەتی کڕیارەکان. هاوکات یاسای کۆمەڵگەی سەلامەت کە ساڵی ڕابردوو پەسەندکرا بودجەی فدراڵی بۆ ویلایەتەکان تەرخان دەکات بۆ دروستکردن و جێبەجێکردنی یاسای بەناو ئاڵای سوور کە ڕێگری دەکات لە کڕینی چەکی هێرشبەر لەلایەن دەستدرێژیکارانی خێزان کە سزادراون و بودجەی فدراڵی زیاتر بۆ بەرنامەکانی چارەسەرکردنی توندوتیژی و خزمەتگوزارەکانی تەندروستی دەرونی دابین دەکات. بایدن فشار بۆ هەنگاوی زیاتری کۆنگرێس دەهێنێت لەوانە دووبارە جێبەجێکردنەوەی قەدەخەکردنی چەکی هێرشبەر و نەهێشتنی یاسایە کە پیشەسازی چەک لە داوای یاسایی دەپارێزێت. چاودێران دەڵێن ئەمە ئاماژەیە بۆ گۆڕانکاری لە سیاسەتی چەک و چەک هەڵگرتن لە ئەمریکا. ئەگەری کەمە خودی پرۆسە یاسای سەلامەتی چەک هەڵگرتن بتوانێت ڕێسای زیاتر دەربکات بۆ هاندانی هاوپەیمانە دیموکراتەکان بۆ ئەوەی هەنگاو بنێن لەسەر ئەم پرسە. پێم وایە ئەوی دیکەیان کەمبوونەوەی هێزی لۆبی چەکە کە کۆمەڵەی نیشتیمانی چەک خاوەندارەتی دەکات وەک جاران بۆ سیاسەتمەدارانی دیموکرات ترسناک نییە.
بەهۆی ئەوەی کە ئاسۆیشی تەنگەبەر لە ئارادایە بۆ زیادکردنی ڕێسا و یاسای زیاتر سەبارەت بە چەک لە ژێردەسەڵاتی کۆماریەکان کە کۆنتڕۆڵی ئەنجومەنی نوێنەران دەکەن، چالاکوانان دەڵێن بایدن پێویستە ڕێشۆنی جێبەجێکردنی زیاتر بگرێتە بەر، لەوانەش دانانی کەسێکی گرنگ بۆ هەماهەنگی لەگەڵ وەڵامەکانی فیدراڵی بۆ توندوتیژی چەک و ڕێنماییکردنی دەستگای فیدراڵی کە بەرپرسە لە سەرپەرشتیکردنی مۆڵەتی چەک لە ئاسی فیدراڵدا بۆ هەڵۆشانەوەی مۆڵەتی ئەوانەی دووبارە سەرپێچی دەکەنەوە. یاسا و ڕێساکانی چەکەڵگرتن لە ئەمریکا بڕێک لاوازن بە بەراورد لەگەڵ وڵاتانی پیشەسازی دیکەدا و زۆرترین چەکی هەیە لە جیهاندا 309 ملیۆن چەک هەیە و واتە 1.2 چەک بۆ هەر تاکە کەسێک لە ئەمریکا. ئاسۆ جەبار، دەنگی ئەمریکا، بۆ راپۆرتی پاتسی ویدا کوسوارە، واشنگتن. ڕێبەرێ پرانیا سیناتۆیە چاک شومر ڕۆژا چارشەمێ گوت کو ئەوە ئەو هەفتەیە کۆ سیناتۆ دێ دەنگ بدە ji bo jinavbirina pîvanên 20 salan yên ku erêkirina vekirî ji bo tevgera leşkeriya Amerîka li Iraqê dide. Şumer got ev hefteye ku sînato dê dest bi proseya bi dawîkirina desthelata yasayî bike ku berî 20 salan şerê Iraqê dest pê kir. 19 adarê dê bibe 20mîn salvegera wê êrişê. Şerê Iraqê ev zêdeyî 10 salin bi dawî bû. Rastiya li ser erdê ji zû ve hatiye guhertin. Divê yasayên pirtûkan jî bên guhertin. Dengdan piştî nirxandinê tê li Komîteya Têkiliyên Derve ya Sînatoyê ya ku di 3 salên borî de du caran deng da ku her du destûrnameyên li ser bengeheke du partî ji nav bibe ya herî dawî jî di dengdana 13 li beramber 8 denga bû di destpêka vê mehê de bû. Serokê Komîteya Têkiliyên Derve ya Sînatoyê Senator Bob Menendez ji New Jersey roca çarşemê got hinek dê bipirsin gelo ji navbirina destûrnameyê bandorê li hêza meya parastinê dijî Îranê dike wê ji min bibin kesek ku ez bi 10 salan min kar kiriye ji bo rûberûbûna Îranê ev yek dê bandorê li parastina li hember gefên Îranê neke. دنگ امریکا جافکانی کا پێباوەریان و چاو ئاگاهیان برای مالپەر و پلاتفۆرمên میدیا civakîya dengê Amerîka bala xwe bidin pêzanîn û nûçeyên cîhanê. عمەری خاوەر یەکێکە لە قوربانیەکانی هێرشە کیمیاییەکەی شاری هەڵەبجە و بووە سیمبۆلی ئەو مینەتیانەی ڕژێمە دیکتاتۆریەکەی سەدام حوسێین بەسەر گەلی کوردیدا هێناوە لە عێراقدا. عمەری خاوەر کێ بوو؟ کەسوکارە نزیکەکانی چی دەڵێن ئێستا؟ وەڵامی ئەم پرسیارانە و ژمارەیە پرسی تریش لەم ڕاپۆرتەدایە. ئێرە ئەو کۆڵانەیە کە عومەری خاوەر و کۆرپەکەی تێیدا گیانیان لەدەست داوە. بورهان حەمە ساڵح کە برازایەتی و دەڵێت عومەری خاوەر هەشت کچ و دوانەیەکی کوڕی هەبووە لە 16 ساڵی 1970 بۆ ڕزگارکردنیان بەشێکیانی بە تراکتۆر نردووەتە دەرەوەی شار و خۆشی و کۆرپەکەی لە ماڵەکەی دەرچوون و لە بەردەم ماڵی دراوسەیەکیان کە ئێرەیە گیانیان لەدەست داوە. 16 ئیتر کە بیر لەوە کاتەوە کە لە شار بچنە دەرەوە مەکینەیەکی خزمانیت بە دوایانە ساقی ناوی بەختیارە بێت کوڕی مامفایەقمانە خزمانە کێ بە دوایانە سواریانەکات مامەم بە مناڵەکان ئەڵێ ئێوە لێرەوە بڕۆن ئێمەش لە خوارەوە لێرەوە منی ژەم لەگەڵ کوڕەکەمە لێ یەکە گرینەوە ئەوان کە چن مامەم ئاگای لێ نییە کامان لێرە تووشی ئەم کارە ساتە بن لێوە کیمیایی لیانەیە هەرچۆن بێ ئەم ڕێبەڕێیەکە هەتا چێتە لێ ماڵی کاکەمالی جەلەن کە گاتەوێ لێ ئێتر دیارە تۆپ بارانەکە هەر بەردەوامە بێ قەسف هەیە لێا خۆیان بەرزە بۆی مناڵەکەی پارێزی بەس بەداخەوە لێا خۆشی و کوڕەکەشی شەهید دەبێت. هاوڕێیەکی عومەری خاوەر لەگەڵ سیرکردنی وێنەکانیدا دەڵێ عومەری خاوەر لە 1 ساڵی 1933 لە هەڵەبجە لەدایک بووە و فەرمانبەری حکوومەت بووە و شانۆکارێکی دیاری هەڵەبجەش بووە. ئەمە وێنەیەکی خێزانیە وێنەی خێزانی عومەری خاوەر و دایکی و خێزانەکەیەتی لەگەڵ مناڵەکەیە بە پێی جێڕانەوەکانی هەردووشان چ سعیدی سادقی چ ئەحمەدی ناتقی باز لەوەکەن ئەوان لە کۆتایی لەحزەکانی ژیانکردنی کە عومەری خاوەر بەسەر تەرمەکەەوە بوون
سعیدی سادقی بۆ منی جێڕایەوە وتی ئەو کاتێ ئێمە گەشت ناوێ دەنجێکی لەرخەرلەرخی لێوە هات بە کەسێرمانە کرد بە چاو داوای هاوکاری لێکردین. ئێرەش ماڵەکەی عومەری خاوەرە کە ئێستا وەزارەتی شەهیدان خاوەندارێتی لێ دەکات و ماوەی چەند ساڵێکیش کۆمەڵەی قوربانیانی کیمیابارانی هەڵەبجەی تێدا بوون. خوابیزیمان لەکەوتی تر نابینمەوە وتم خوا گەوری ئیشەڵا یەکە بینینەوە چۆنێک نابین. ئێمە چوین بەرەو کانی قوڵکە کە ڕۆشتین ئیتر 20 بۆ 12 قەسفەکە دەستی پێ کرد لە دوایەوە ئیتر مامەم بەداخەوە نەخۆی و نەمناڵی کەسیانم نەدی هەمویان شەهید بوو. لە 16 ساڵی 1970 عومەری خاوەر و کۆرپەکەی تەرمەکانیان لەگەڵ تەرمەکانی دیکەی قوربانیانی چەکی کیمیاوی لە گۆڕا بە کۆمەڵەکان بە خاک سپێراون تا ئێستا نازانرێت جەستەی خۆی و کۆرپەکەی لە کامگۆڕی بە کۆمەڵە ڕوونیش نەبووتەوە کۆرپەکەی ئامێزی ئەحمەدە یان محەممەد. فەرحان هەورامانی، دەنگی ئەمریکا، هەڵەبجە. ڕاستەوخۆ لە شاری هەڵەبجەوە فەرحان هەورامانی پەیامنێری دەنگی ئەمریکامان لەگەڵدا دەبێت. هەر تەنها 2 ڕۆژ بەر لە 35مین ساڵیادی کیمیابارانکردنی هەڵەبجە خەڵکی شار ڕژانە سەر شەقامەکان و داوایان لە دەسەڵاتدارەکانی هەرێمی کوردستان دەکرد تا هەر هیچ نەبێ خزمەت گوزاریە بنچینەیەکان بۆ شارەکەیان دابین کرێ. وەک خەڵکی هەڵەبجە دەڵێن ڕژێمی بەعس شارەکانی وێران کرد و ئێستاش دەسەڵاتدارەکانی هەرێم فرامۆشیان کردووە. ئیقبال غەفار ئەمین سەرۆکی ڕێکخراوی سەروەری هەڵەبجە ڕاستەوخۆ لە هەڵەبجەوە لە ڕێی سکایپەوە لەگەڵ کورد کۆنێکشنە. کاک ئیقبال سوپاس و پێزانین بۆ ئامادەبوونت. دەست بەجێ دەچمە یەکەم پرسیارم ئەو فرامۆشکردنی خەڵکی هەڵەبجە باسی دەکەن شتێکی بە بەرنامەیە یا کەپتەرخەمی و کەم و کوڕی دەسەڵاتدارانی هەرێمی کوردستانە کامیانە؟ سەرەتا سوپاس بۆ بەڕێستان و سەرجەمبینەران و لێرەوە سەرخۆشی بۆ سەرجەم قوربانیانی تاوانی کیمیابارانی هەڵەبجە و داوای شیفای عاجل بۆ بریندارەکانی. کاک بەڵێنجان ئێمە بەڕاستی دەبێ واقعی بین. معقول نییە لە کابینەیەکی ئێستای حکوومەتە یەک پرۆژە بۆ هەڵەبجە نەکراوە. یعنی ئێمە دەبێت چۆن یعنی چی بڵێن ینی ئەمەی کە ئێمە بەڕاستی شعارێکمان هەڵگرتووە دەڵێن ڕژێمی سەدام بە کیمیایی جەستەی لەناوبردی بەڵام دەسەڵاتێکی خۆمان ڕۆحمانی لەناوبرد. معقول نیە هەڵەبجە دوای 35 ساڵ هەتاوەکو ئیسە بریندارەکانی ئەناڵێن. یعنی ئێستا دیتە هەڵەبجە ناڵێن هیچ نەکراوە بە ئینساف نەبین شت کراوە بەڵام لە ئاست قوربانیانی کیمیابارانی هەڵەبجەدانی دەبێ ئەو ڕاستیە بڵین بەڕاستی کە ئەوەی کە دەکرێت بۆ هەڵەبجە لە ئاست قوربانیەکاندا نییە وە شتێک نییە بەرچاو بێ و جیاواز بێ لە شوێنەکانی تر. بۆیە بەداخەوە ئەم خەڵکی ئێمە هیچ ئومێدێکی نەماوە. یعنی دوای 35 ساڵ تو ئێستش بریندارەکانت ئەگە هەر ساڵی 10 بریندار ببرایەتە دەرەوە ئێمە بە ئامارێسە نزیکی 260 بریندارمان هەیە. ئەگەر لە هەر یادێک و ساڵیادێکی کیمیاباراندا 10 بریندار چارەسەر برایەتە دەرەوە ئێستا کەس نەماوە بە برینداری. هەر ساڵێک دانیشتوانی هەڵەبجە نوێنەرانی شاری هەڵەبجە ڕاستەوخۆ لەگەڵ حکوومەتی هەرێمی کوردستانە هیچ و توێژێکیان کردووە داواکاریەکان بخەنە بەردەستیان و پێیان بڵێن بڵێ ئەمە داواکاریەکانی ئێمەیە. بۆ قوربان منە پرسیارە لە بەڕێستان و لەسەر جەمبینەران و لە حکوومەتی هەرێمیشەکەم هەتاوەکە ئێستا حکوومەتی هەرێمی کوردستان نە لە ساڵیاد و نە پێشتر ستافێکی لە پارێزگای هەڵەبجەوە کە خۆکی بێتیوە پارێزگا پێش عراقبانگی کردووە بڵێ کاکەوەرم زام چیتانەیە بۆ پارێزگای هەڵەبجەتوانیەتی بچێ سەرۆکی حکوومەت ببینێ. یعنی ئەمە خۆی بابەتەکە هەر لێرایە ئەسڵەن سەرۆکی تەناوی سەرۆکی حکوومەت ئایسا هەڵەبجە ناتوێت هەڵەبجە لەم کابینەیەدا و ستافێکی باڵای هەڵەبجە بە تەحەداوە دەڵێم جەناوی پارێزگاریش گوێی لێوە بێتا قسە نەیانتوانێ بچن سەرۆکی حکوومەت ببینن. بۆیە ئەمە کارەساتەکە لێرایە نازانین تێناگەین. ئەگەر ئەمە بە بەرنامە نییە ناکرێت کار بە عاتیفە بڕوا بە عاتیفەش بڕوا هەموو دەڵێن هەڵەبجە سمبولی قوربانیتانە هەڵەبجە کورتی بەجیان ناسان و ئەو اعترافش خۆتان دەزانن ئەمریکاژەوە اعترافە دەکات چەکی کۆمەڵکوچی لە هەڵەبجە بە بۆنەی هەڵەبجەوە هەموو عێراق ڕزگار بکات. یعنی ئەمە عیبەیە لە هەر لایەنەکەوە پێناسی بکەی بەڕاستی چۆن دەڵێ نیگەرانی و نازانم نەنجێکی زۆر گەورەیە. دەبوو هەموو ساڵێک لەم کاتە ئێمە خۆشببختیمان دەربڕیا کە حکوومەتێکی هەرێممان هەیە برینەکانمان ساڕێژ بووە بەداخەوە عەرزم کردی حکوومەت یعنی ڕژێمی بەعس جەستەی تەکاندین دەستەی شکاندین بەڵام بەداخەوە دەسەڵاتدارانی خۆمان ڕۆحیان شکاندین کە ڕۆح زۆر لە جەستە گەورەترە. کە ئیقبال چارەسەر چییە؟
چۆن ئەتوانرێ ئەو خزمەت گوزاریانە بهێنرێنە ناو هەڵەبجەوە بۆ نمونەکردنی هەڵەبجە و دانپێدانان بەوەی کە هەڵەبجە دەبێ بە پارێزگا لە ئەنجومەنی وەزیرانی عێراقەوە ئەمە دەبێ وەکو بەشێک لەو چارەسەرە لی بڕوانین ئایا دەکرێت وەکو بەشێک لە جێبەجێکردنی داواکانی دانیشتوانی هەڵەبجە لی بڕوانین؟ کاک بەڵێ من زۆر نیگەرانم کەسێکی ئەکادیمی بم کەسێکی چالاگوان ڕێکخراوی مەدەنی بم ئەو قسانە بکەم بەڵام بەداخەوە وای لێ ئەتۆم حکوومەتە یعنی ئەوەی هێزی نەبێ بە پێوەری هێز نەبێ حسابی بۆ ناکە ئەگەر هەڵەبجە دوو مەرزی لەسەر بووایە وەکو پێنجوێن مەرزەکانیان دابخستایە و پشاری مادیان بۆ بەهاتایە بە دڵنیاییەوە هاتن بەدەنگەوە من مەبەستم ئەگەر یارمەتی زیاتر مەبەستم لە حکوومەتی عێراقە ئایا حکوومەتی عێراق دەتوانێت چ شتێک زێت بکە؟ یا حکوومەتی عێراق ئێمە ئێستا لە هەرێمێک داین فیدراڵیەتین لە هەرێمێک داین پێوتێ هەرێمی کوردستان تۆ حکوومەتەکەی خۆت حسابت بۆ نەکات نابێ ینی ناڵنگلەی لەو ناکەین بەرپرسی یەکەم ئەوە بەڵام ئەویش سەیری حکوومەتی هەرێمەکە ئەگەر حکوومەتی هەرێم زۆر سوور بووە لەسەر بابەتەکە ئەبووە ئەسڵەن لیژنەیەکی دروست کردا لیژنێکی دائیمی بە دواداچوون بۆ هەڵەبجە و بۆ بەڕاستی تاوانی هەڵەبجە و چۆن دەڵێ قەرەبووکردنەوەی هەڵەبجە و بریندارانی هەڵەبجە چۆن وەفتەکان دەنێرن بۆ بووجە وەفتێکە بۆ ساڵانە چەند جارێک سەردانی بەغای بکردایە کە حکوومەتی عێراقی چۆن جنوبی ئەو شارانی جنوبی قەرەبوو کردەوە و شتەکانی قەرەبوو کردەوە دەبووە هەڵەبجە زیاتر قەرەبوو بکایەتەوە بەڵام بەداخەوە هەتاوە قسە هیچ استحقاقێک نەبوو بنەماڵی شەهیدان نەبوو بەرکۆ ئەتوانی چەکی کیمیایی ئەوانیش کە سەیری حکوومەتەکەی خۆمانەکەن ئەوانیش لە خۆیان دەوێت خوێنسارد بن و پشتگوێمان بکات. کاک ئیقبال سوپاس و پێزانینم بۆ بەشداریت لە کورد کۆنێکشنی ئەمڕۆماندا زۆر سوپاس دەکەم. سوپاس بۆ بەڕێستان سوپاس بۆ هەموو بینەران و بیسەرانی. دەنگی ئەمریکا سەرچاوەی متمانە پێکراوی هەواڵ و زانیاری لە ماڵپەڕ و تۆڕە کۆمەڵایەتیەکانی دەنگی ئەمریکاوە ئاگاداری هەواڵ و گۆڕانکاریەکانی جیهان بە. وەزیری بەرەڤانیی رووسیایە سێرگی شوێگۆ ڕۆژا چارشەمێ لە مۆسکۆیە بە هەفتای خۆی سووری محمود عباسرا کۆم بوو. شوێگۆ بە عباسرا ڕەوشە سووریە و هەفکاریە لەشکریە دوعالی گوتوبێش کرد هەفدیتن بوو دەمەکێدا کۆ سەرۆکی رووسیا ڤلادیمیر پۆتین لە کرملێنێ میڤانداریە سەرۆکی سووریە بەشار ئەسەد کرد گوتوبێش لەسەر ژنۆڤە ئاواکردنا سووریە پشتی شەرێ نافخۆیی وێران کرد و سەرڕاستکردنا پەیوەندیên شامێ بە ترکیە رابوو. و سەرۆکی سووریە بەشار ئەسەد ئیرۆ پێنجشەمێ ji ئاجانسەکە نوچەیانە رووسی را گوت ku ew bi xêrhatina her pêşniyazeke Rûsiya zêdekirina bingeh û hejmara serbazan li Sûriyê dike û anî ziman ku hebûna hêzên Rûsî li Sûriyê dikare hebûneke demdirêj be. Esed li Moskoyê û doh çarşemê û bi serokê Rûsya Vladimir Putin ra kom bû. Axaftinên Esedên di demekê de dibe ku çaverêya Sûriye tevlî kombûnên Rûsya û Tirkiye û Îranê bibe û hewildan dibin ji bo vegerandina rejîma Esed nav Komkara Erebî. Ji bo gotûbêjkirina vê babetên ha rêzdar Mehmûd Biro şîrevekarê siyasî ji Nerwîcê bi riya Skype bi me re ye. Dem baş mamoste Mehmûd hebûneke demdirêj ya hêzên Rûsî li Sûriyê ji aliyê opozisyona Sûrî ve çawa tê dîtin? بله سلاو ریز بوده و تماشاوان و گهدارا براسی از درفت بینم سلاو که گرم کردواری بشینم با جانی پاکی نمره باجار حلب جا گفت 5 سال در باسمون هر وها جانگورین شورش سوریه گفت 12 سال در باسمون بالنسبه و گفتگوی کو آن دبن یاجی کو بشار اسد هاتیه روسیای و پیشوازی وی دبه وکسر و کی فرمی وک پروتکل و سیستم دنیای دباوریا مده یعنی گنگشن تینه کرن دجير پرده رشته کو وی زلامی جاردی وگرینه ده سلاداری حتانی کاربن بالشهر زایی ریبریا وی قیرانا سوری بکنجبر کو ده پرنسیب ده او بخون نچاره سریت کن او ریبریا وی قیرانا سیاسی بکن اف گفتگوی کو آنا ده بنجی که
بن پێکردن ژیاسایە ناودەولەتی لە ئاب تایبەتی گرێدایی مافێ مرۆڤ و ئیرۆ بملیۆنە ملت هاتە قوربانیکردن و قەرکردن و دەربدەرکردن لێ رووسیا وی تشتی هەمووی بەرچاوێ خۆ نابێنێت تەبلیک و ئەم دەزانن رووسیا بەخۆشی ئەکتەرێکی سەرەکی بوو قەرکردنا ملەتی سووری گشتیدا و پاڵپشتی ئاوێ ڕژیمێ دیکتاتۆر و هۆڤ درێژیا بێ سەرهێلدانا گەلێری سووریدا. باشه مامۆستا محمود ینی هەستوا بوو ڕاستە کە رووسیایە لێنها دیارە بهتری رووسیایی بهتری وڵا ینی تورکیا کۆ پشتگیری ئۆپۆزیسیۆنێ دکە و ئۆپۆزیسیۆنە سووریا سەرەکە نها لە تورکیەیە ئەو دەخوازن بە ئەسەدا با ئەخەبر و پەیوەندیان جارەکە دن ئاوا بکەن بە vê rejîmê re ینی نەتەنێ رووسیایی divê derbarê de wekû ئۆپۆزیسیۆن ینی هەلوەستەوە wê çi be؟ هەلبەت بنسبەتی تورکیا بخۆشی کەتیە ناو وەک دەبێژێ خەلەکنە تەنگدا درێژایە لە بوو تەڤگەرا خواده هەم لە سووریە هەم لە لیبیا هەم لە دەرودۆری دنیای بگشتی ینی هەر پێنگاوەکە بوو تورکیا ئاوێت یەدوا چەند ساڵی داویێدا پێنگاوێن ئالۆزن و ئالۆزینە مەزن ئانینە پێشیاوێ دەبێ کۆ شەهرەزاییش بێ مەسەلێ دەرکەوێ ینی وەک دەبێ بزەرمەندیەکە کێم ئیرۆ رووسیا وەختێک و vê ئەوێ دکێ ئارمانجاوێژی هەیە و سەرچارەسەریە گشتی دنابەرە سووریە و ترکی تایبەت وەکوانی زمان بکێ جارنویسا ئۆپۆزیسیۆنی وێ چ بێ نسبەتی تورکیارە جارنویسا ئۆپۆزیسیۆنێ نەگرین گەشبەرگو تورکیا وەختی دانوستاندن بۆ ئۆپۆزیسیۆنێ ڕەتگر سەر بنگەها بەرجەوەندا خۆیە هەندوری و دەسەلاتداریە خوا و بەردەوامیە دەسەلاتداریە خوا هەندوری تورکیە دەتکردنێت بۆ جارنویسا ملەتی سووری تایبەت دکرش بۆ وێژی ئەفتش وێژێرە نەزەرمەندیکە مەزن بێ لێ ئۆپۆزیسیۆن وێ بکەوێ دوریانێکی دەدەبێ حالەتێ وەختی تێکردبەندی باش ببن دنابەرە سووریە و تورکیەدا دەبێت و هەلبژاردایە خۆی دووەم بگرێ هەلبژارتنجی ئەوە و ژوێ دەوێ دە پێشە ڕۆژێدا وەختێ دیت شتێ باش دناواوادە چێبوون و لە پشتاوا خۆکشاند مەجبورە جەهکی خۆیدی ببینێ ئالۆزی پرن شتەربێژم زەرمەندی پرە شتەربێژم قوربانی وێ پر بن حتا بسەری ئۆپۆزیسیۆنێژی پر پسگرێکی مەزن وەرنە هۆلێ دڕیا دەولەتە تورک بە دەریا استخباراتی هەردوو دەولەتە دەگوتێکلبندی وا یەک ڕۆژە تەنێژی قوتنەوەنە تایبەت. باشە مامۆستا محمودنها ئەم هەلوەستا کوردان هەنێکی شرۆڤە بکەن divê derbarêda ینی کوردên سووریê jî diyare ew jî dûbendiyek navêna wan de jî heye divê derbarêda eger hatû rejîma Esed vegeriya hembêza erebî komkara erebî Tirkiye peywendî pê re baş kirin û ji xweberê jî welat nedinê bêjin navnetewî jî peywendiyê xwe bi wan re başin wê demê helwesta Kurdên Sûrî çawa ye؟ بالنسبة هەلوەستا کوردی سووری پێویستە بۆ کوردی ڕۆژئاوای کوردستانی ئەس دەبێژم پێویستە هەنێکی ژ عەرەبا ژ ئیدی فێدێ بکەن خۆرە مەیزەکن چاوەژ ناف کۆربەندا عەرەبی ئەم بێژن بەشار ئەسەد هاتە دەرکەتن و ئیرۆ ڕۆژ هەمانەمان ڕێکەفتنێک دەتکارێ بێژێ گشتی لەسەر هەیە و هەن بە هەن ڕۆژ برۆژ پێنگاوا بدەن وی ڤەگەرێنە ناوێ کۆربەندێ و جاردی زیندی بوونە ژیاناوی بکەن پێویستە کورجی پێلوا ئەم بێژن یەکسانیە و دناواوادا پێویستە ئەف تشتێ ناکۆکیە و هەیەن هم سیاسی هم حتا دوارێ لەشکریدا ئەف تشتانە هەموو وەرنە لەسەر قالبەکی بوزێ وەرنەدانین وەرنە جەمداندن و ئەوژی چارنویسا ملەتێ کورد بدنە پێش لێ مەخابن گەلک ئەم بێژن ئەکتەر هەنا گەلک دەستێ وەردان هەنا و ناهێلن زوز و ئەفتش چێ ببێ و هەروەهاژی کێ هن ئەتفێرد و لەبوو تەفگەرا هەندوری ئاکو ئیرۆ دەسەلاتداریە هەرێما کوردی دوور دەژی هەن لەبوو تەفگەرێن نەشارستانی نەمەدەنی بن پێکردنا مافێ مرۆڤ ڕەواندنا زارۆکە قەیرانên ئابووری و چێ دەبن هەنێکی دڵتەنگیە ملت وەردە چێ دەبێ سەبەب و ئالۆزی و ناهێلی ئەڤ نزیکیا کوردا زوو چێ ببێ باشە مامۆستا محمود ببوورە ئەزا خەفتنەتت برم ینی حتا ئەم ببێژن ئەگەر ئیرۆ ینی ئەم سەبەش خەورابوونەوە هەلوەستا کوردێن سووریە یەک بوو ینی ببوونی یەک ئالی و ڕێکەفتنێک ناوێناواندا چێ بوو ئێمە پرسا من نەدوێ دەربارەدا پرسا من ینی دانوستاندنە بە رژیمە ئەسەد بخۆرە دناو کوردێن سووریەدا چاوە تێپەژراندن بالنسبة دانوستاندنا كوان بيجن بريجيما سوريا إيرو روج آوديت بلكي تويتريكو دركتن جاليك ريفبريا بناف دبيل خسر وكو أوبوزيسيون يكبونا خراج هنا مظلوم عبد أفتشكوت واتا أوبوزيسيون دجي ريجيمي ليد دبردي بناغي خود دجي خدمتك مازنج في ريجيمي راهاتك أف بروجي كو إيرو الهريما كرديد بي بروجي ريجيمي أف قرب السرية كوبسري كرداتي تالاني ومالويراني وكوجبريا كردا حمو بلانا
بانە ڕێژیمەیە بەش بۆ وێژیکە هەر هەلوەستێکە و حتا ئیرۆ هاتیە هۆلێ جدیەت یانژی نیەتە پاقش بۆ خزمەتانەتەوە کورد ملەتی کورد دناودە زعیفە حتا دەرەجەکە گەلێکی بلند زعیفە ji bo wê jî kê ew helwest danûstandina şamêre di her çirkeyekê de di her rojekê de karî werê guhertin car hebû gotin werin mê supayê xwe xine nav hevde car hebû gotin erê di nav yasayê navdewletî serweriya welatê Sûrî li supayê wê karî werê herêma Kurdî timam dorpêj bike werê sînorê Tirke wata ev helwestê nakok ev helwestê ku cida cida bi rastî zarariyekê ji mer têne ku ciddiyet ji bo netewa Kurd milletê Kurd carinivîsa Kurd heta ana pêngav nehatiye avêtin zêdetir hatiye بۆ بەردەوامیە دەسەلاتداریە و ئەو خۆتقادە سیاسی مامۆستا محمود دەمامەکێمە محمود بڕۆ شیرڤەکاری سیاسی تژنەروی ژمارە بووی سپاس بۆ وان ئاگاداریە سپاس سلامڕێز زایڵی داهێنان بەرنامەیەکی فەرهەنگی و هونەری بەشی کوردی دەنگی ئەمریکا من ئاسۆ جەبار لە واشنگتن دیسیەوە هەردوو هەفتە جارێک دەبمە میوانی ماڵەکانتان لەگەڵمان کۆمەری ئیسلامی ئێران ڕخنە لە حکوومەتی فەڕەنسا دەگرێت و دەڵێ هەڵوێستەکانی فەڕەنسا یارمەتیدەر نابن بۆ ئەو هاوڵاتی فەڕەنساییانەی لە ئێران دەستگیر کراون. لە پەیوەندی بە دۆسەی هاوڵاتیانی جیلاوی فەڕەنساییەوە ناسر کەنعانی وتەبێژی وەزارەتی دەرەوەی ئێران حکوومەتی فەڕەنسای گونابار کرد بەوەی ڕۆڵی هەبوو و هەیە لە خۆپشاندانەکانی ئەم دواییەی ناڕەزایی دەربڕین لە ئێراندا و هەروەهاش بەوەی هەڵوێستێکی نادۆستانە و خراپی هەبووە. کەنعانی ئاگاهیش دەدا بەوەی ئەو جۆرە هەڵوێستانەی فەڕەنسا هیچی یارمەتیدەر نابن بۆ گیراوە فەڕەنساییەکان. لە مانگیەکی ڕابردوودا پاریس لەسەر دۆسیەکانی 7 هاوڵاتی فەڕەنسایی کە لە ئێران گیراون جەختی کردەوە لەوەی ناڕەوا و جێی قایلبوونیش نییە. ئێران چەندان ساڵە خەڵکی بیانی دەستگیر دەکات بە تایبەتیش ئەوانەی دوو ڕێگەزنامەیان هەیە و تاوانی سیخوڕایەتیکردن یان بە تاوانەکانی تری دژ بە ئاسایشی ئێران گوناباریان دەکا. بەڵام ڕخنەگران دەڵێن دەسەڵاتدارانی ئێران ئەو خەڵکە بیانیانە وەک بارمتە بەکاردەهێنن تا بیانکەنە کارتی فشار بەسەر وڵاتەکانیانەوە. هەلومەرجێکی نوێ لە ناو کۆماری ئیسلامی ئێراندا هەیە هاوکاتی شۆڕشی ژینا و ناکۆچێن ناوخۆیەکانی ڕژێمی کۆماری ئیسلامی ئێران وەک زۆرێک لە چاودێر ئاماژەی پێدەکەن ئاستی خراپی ڕەوشەکە بە ئەندازەیەکە ئەگەری گۆڕینی ڕژێمی سەرکوتکاری ئێران بە دوور نازاندرێ. هەر بۆیەشە وەک دەگوترێ هەموو ئۆپۆزیسیۆنەکان کەوتونەتە هەوڵی چڕوپەر وەک خۆ ئامادەکردن بۆ ئەگەری هەر گۆڕانکاریەک. بەڵام پرسیارەکە لەوەدایە ئایا کورد لە ڕۆژهەڵاتی کوردستان چەندێک ئامادەیە بۆ ئەو ئەگەری گۆڕانکاریانەی باز دەکرێن. هێرش پاڵانی شیکەرەوەی سیاسی ڕاستەوخۆ لە ڕێی سکایپەوە لەگەڵ کورد کۆنێکشنە کاگێرش زۆر سپاس دەکەم با یەکەم پرسیاریشم لەوە دەست پێ بکەم. زۆرێک لە چاودێر ئاماژە بە ڕەوشی ئێران دەکەن دەڵێن دەرفەتێکی گەورەیە. جا ئەگەر وایە مێ بزانم کورد لە ڕۆژهەڵاتدا چەندێک سوودی لەم دەرفەتە نوێیە بینیوە. ئەو کاتێ جەنابێت باش خۆشحاڵم لەوەی کە لە جارێکی تر دەرفەتێک هەڵکەوتاتمەوە خدمەتتان. ئەوەی کە لەو هەلومەرجەدا کورد چەندە ئامادەیە لە ئەو بارودۆخە کەڵک وەرگێ دیارە بە درێژایی زەمان بۆ خۆمان دەزانین لە دوای کەوتنی ڕژیمی شایەوە کورد تەنهانەتەوەیەک بووە کە هەتاکوی ئێستا زۆر بە قایمی لە مەیدانەکەدا ماوەتەوە. بەمانایەک لە ئاستی شۆڕش و ڕوبەڕووبوونەوەدا کورد بەردەوام لە مەیداندا بووە و ڕێگای جۆراوجۆری تاقی کردوونەتەوە و نیشانی داوە کە ئامادەیە بۆ خۆڕاگری و بربەرەکانی. ئەمە لایەکی قەزیەکە. لای دووەمی قەزیەکەوەیە کە ئەوەی کە ئێستا گەیشتۆتە و قۆناغە و شۆڕشە تازەی سەری هەڵداوە و لە ئاستێکی گشتیدا لە ئێرانیشدا ناڕزایەتێکی بەربەڵاو هەبووە و ئەم شۆڕشە تقریبەن توانیوێتی سەری کولی ئەم ناڕزایەتی بێ. بەڵام لە کوردستاندا بۆ خۆم وەگارزم کردی لەلایەکەوە ئابادێکی پێشووتر هەبووە لەلایەکی دیکەشەوە کورد سەری ئەم شۆڕشە بووە هەم بە گوتار هەم بە کردەوە لە مەیداندا بوونەکەی. بەڵام ئەوەی کە
کورد چەندە توانیوێتی لە ئاستی نێودەوڵەتیدا ئەم پۆتانسیێلە تەبدیل بکە بە قودرەتێک و لەو ئاستەشدا ڕێبەرایەتی بکە و دڵنیا لە توانایەکانی خۆی لە ڕاستیدا لەو بارەوە بەداخەوە زۆر کەم کورد توانیوێتی ئەو کارێ بکە و ئەو دەرفەتەی هەتاکو ئێستا بەو شێوەی کە پێویستە کەڵک لێ وەرنەگرتووە. کاگێرش ئەو ئامادەیی کە جەنابەت ئاماژەی پێ دەکەیت لەناو لایەنەکانی ڕۆژهەڵاتی کوردستاندا و خەڵکی ڕۆژهەڵاتی کوردستانی لەژێر سەرپەرشتی نێوەندی هاوکاری کوردەکاندایە یا هەر لایەنەوە بەجیا خۆی هەوڵی خۆیەدا. کاک بەڵێن بۆ خۆت دەزانی لەگەڵ ئەوەی کە تەنها ناوەندێکی هاوکاری یا پێکهاتەیەکی کە بکرێت چەند حیزبێکی لە کۆکردێتەوە کە ئێستا بوو بنێتە 2 حیزب هەر تەنها ناوەندی هاوکاریە، بەڵام بەخۆشیەوە لەو قۆناغەی سەرهەڵدانی کوردستاندا و دواتریش ئێراندا نەوعێک لە هاودەنگی و هاوکاری و پێکەوە کارکردنی ڕێکخراوە کوردیەکان هەبوو کە دەکرا لەگەڵ ئەوەی کە لە چوارچێوەیەکی دیاریکراودا نەبوو، بەڵام لە ڕاستیدا ئەو تەفاهم و یەکتر دواندن و هاودەنگیکردنە هەم لەگەڵ شەقام و هەم لە نێو ئەحزابی سیاسی کارێکی کردبوو کە واوێ دەچوو حیزبە کوردیەکان زۆر بەباشی لە قۆناغەکە گەیشت بن و وەڵامی پێویستی بدەنەوە. من پێم وایە ئەوە هەم دەستکەوتێک بوو لەو قۆناغەدا، هەم دەستکەوتێکە بۆ ئەوەی زیاتری لەسەر بنیاد بنرێ. بەخۆشیەوە ئێستا ئەوە کارێکی کردووە کە ئەو گرژیانەی کە پێشتر لە نێو ڕێکخراوە کوردیەکاندا هەبوو، لە نێو کۆمەلگای مەدەنی و ڕێکخراوە سیاسیەکاندا نەوعێک لە دووری هەبوو، ئێستا لێک تێگەیشتنێکی پتر هەیە و هەوڵێکی یەکجار چڕوپڕ هەیە لە ئاستی جۆرا و جۆردا، هەم لە نێوخۆ هەم لە دەرەوە، هەم لە ئاستی کوچار و هەم لە ئاستی داوا کە ڕێکخراوە کوردەکان زۆرتر لێک کۆبنەوە و ئێستا هەوڵێکی چڕوپڕ هەیە بۆ ئەوەی بکرێ بە شێوەی جۆرا و جۆر بگەنە ڕێکەوتنیەکی وەها کوردی کە بە قەوڵێک بلوکێکی کوردی دەبکەوێتەوە بۆ ڕێبەریکردنی و شۆڕشە و دانوستانەکانی دواتر لە ئاستی ئێرانی و لە ئاستی خارجیشدا. کاگێرش ئەوەی کە جێی سەرنجە کورد خۆی ئامادە دەکات بۆ هاوپەیمانێتیکردن لەگەڵ لایەنەکانی تری ئێرانیدا و وەکو باس دەکرێت ینی پەیوەندیش کراوە و لەوانەیە کۆبوونەوەیش کرابێ. من پرسیارەکەم لە جەنابەت ئەوەیە بۆچی کورد دەبێ بڕوا بەرەو لایەنەکان بۆ دروستکردنی هاوپەیمانێتی، بۆچی لایەنەکان پەیوەندی ناکەن بە کوردەوە بۆ دروستکردنی ئەو هاوپەیمانێتیە لە کاتێکا تەواوی دۆسیەکە دۆسەی کوردە. ئەو پرسیاری جەنابەت زۆر لە جێی خۆیدایەوە وەک ڕخنەیەکیش لە ڕاستیدا لە لایەنە کوردیەکان ڕخنەیەکی بەجێیە. کورد هەموو ئەو توانایانەی هەیە وەگەرزم کردی لە پرسیارەکانی پێشوودا، هەم لە ئەو قۆناغەی هەتاکو ئێرەی هێناوە و لە بەرامبەر ڕژیمی ئێراندا ڕاوەستاوە و ئەو قۆناغە تازەیە هەم بە کوتار و هەم بەکردەوە لە ئاستی ڕێبەریکردنی ئەو شۆڕشەدایە و هەموو کەس دانی بەمەداناوە. بەڵام لە ڕاستیدا ئەوەی کە کوردی کەس کردووە نەوعێک باوەڕ بەخۆبوونی سیاسیە کە ئەم تواناییانە بکاتە ئەو پێگە سیاسیەی کە بە شێوەیەکی گشتیش لە ئێستا لە نێو ئۆپۆزیسیۆنی ئێرانیشدا بە شێوە گشتیەکەی هەتا لە نەتەوە پارسەکانیش ئەوانی چاوەڕوانی کردنی ئەم ڕێبەریان لە کورد هەیە. دەتوانم بڵێم بەداخەوە هەتاکو ئێرەی کورد لەگەڵ ئەوەی هەموو توانایەکانی هەیە بۆی ئەو ڕێبەریە بکە و هەموو لا بێنەژێر چەترێکی کوردی و کاری کوردی لە ڕاستیدا کورد ئەو باوەڕ بەخۆ بوونەی لە خۆی نیشان نەداوە کە ئەمە جێی داخە و هەتا زمانێکیش ئەو کارە نەکەن لە ڕاستیا ئومێدێکی کەمتر بە خودی شۆڕشەکەش هەیە و دەستکەوتێکی گەورەیە کە دەتوانێت لە بنەمادا ئاڵوگۆڕێکی بنچینەی لەسەر داواکانی مەسەلەی کورد دروست بکە. بەڵام حیزبەکان دەبێت بکەنە سەر ئەو باوەڕ و پشت بە خۆیان دەبەستن کە بە خۆشیەوە کۆمەڵێک هەنگاو دەرکەوتون کە واوێ دەچێت حیزبەکانی لەو پەیوەندیەدان. گاگێرژەگە بکرێت زۆر بە کورتی پێم بڵێ نیگەرانیەک لە ناو شەقامی ڕۆژهەڵاتی کوردستانە دروست بووە سەبارەت بە دابەشبوونی ماڵی کورد لە ڕۆژهەڵاتە. هیچ هەنگاوێک نراوە بۆ ئەوەی ئەو نیگەرانیە بڕەوێنرێتەوە تکایە زۆر بە کورتی. بەڵێ هەر ئێستا بەخۆشیەوە هەنگاوێکی زۆر جددی هەیە دار لە بینی دموکرات و کۆمەڵەدا زۆرتر ئەو نیگەرانی هەبووە لایەنەکانی دیکەش هەر دوێنێ دموکرات و کۆمەڵە دانیشتنیان کردووە جارێکی دیکە قەوڵی ئەویان داوە کە ناوەندی هاوکاری پتەوتر بێ لەوەی کە لەمەوبەر هەبووە و بلۆکێکی کوردی لە دانوستاندا لە داهاتوودا
دروست بکرێەوە لێک نزیک بوونەوەیکی زۆر هەیە کە دڵنیایەکی زۆر دەدا کە ئەو حاڵەتی لێک بەڵاوی حتمما دروست نابێ بەڵکو دەچێتە قۆناغێکی زۆرتر یەکگرتووی کوردیەوە. کاگەێرش سپاس و پێزانینم بۆ بەشداریت لە کورد کۆنەکشنی ئەمڕۆماندا زۆر سپاس دەکەم. زۆر سپاس بۆ جەنابیشت. برنامه هفترنگ برنامه کنری یا بشی کردی لدنگی امریکایی از لقمان احمد هر دو هفتی جارکی و بمگرکی ناو اختی چاندو نرارنگی بمرانه. هر کودما هەڵبژارتنên seroktî û parlemaniyên Tirkiye nêzik dibe, dîmena hevbendiyên aliyên siyasî jî bêhtir ronî û zelal dibe. Li gor encûmena bilind a hilbijartinan Yesekê 36 partiyên siyasî dikarin tevlî hevbendiyên hilbijartinan bibin. Ji bo bêhtir zanyarî li dor van hevbendiyan û her wiha cihê HDP di nav wan de niha parlamenterê HDP'ye Batmanê Mehmed Ruştû Tiryakî ku her wiha mafnas û nûnerê HDP'ye di Yesekê de bi riyazkayî bimereye. Dem baş mamoste Mehmed, hûn dibînin ku hevbendiyên heyî dibe ku werin guhertin berî hilbijartinan yan jî wê her wiha bimînin heta dem roja hilbijartinan? Dengê we de pirsgirêk heye dem baş, dengê we baş nayê famkirin. Me dixwast ez te bipirsim nizam dengê me eger baş bûye, me dixwast ez bipirsim ka ev hevbendiyên heyî gelo em bibêjin wê heta roja hilbijartinan wiha bimînin yan jî dibe ku werin guhertin? Yani dibe ku bê guhertin belê ew kes vêya bêjim 36 partî dikarin bikevine hilbijartinê lê belê ez bawerim 36 partî tamamê 36 partî ew nekevine hilbijartinê. Belki de fazla parti bikeve hilbijartinê hinek ciwan di nav tifaka da ne wek tifaka Cumhur wek tifaka millet me jî tifakekî nû ava kiriye. Lê belê me hêj biryar nedaye ser navê HDP em ê bikevine hilbijartinê yan ser navê partiyekî din bela ku doza girtina HDP dewam dike me xwest ev mesele zelal bibe biryara dadgehê dimîne pey hilbijartinê me do yan pêr me dilekçekî da dadgeha esasîn dadgeha bingehîn ez bawerim di nav em dereng heftîkî da ew biryarekî bide eger biryar yani biryara dadgeha esasîn dadgeha bingehîn pey hilbijartinê ve dibe ku em ser navê HDP bikevin hilbijartinê lê belê eger bersiva dadgeha esasîn red bike yani biryara wan neqebûl kirin ve dibe ku em ser navê partîkî din bikevin hilbijartinê. Baş mamoste Mehmed yani hûn wê dereng nebe divê ji vê yekê re eger renge biryar hinekî dereng bibe û gelek nîzik bibin hilbijartin wê demê wê biryara we ne dereng bê ji bo ku hûn bi navê partiya çapa kesk tevlî hilbijartinan bibin? Yani geleme de partiya çep û kesk partiya Karkerên Türkiye İşçi Partisi tip o partiya kede MF her van partiya tamam van partiya zane yani zane ku eger HDP bêgirtin yan negirtin jî eger pirsgirêk hebe ketina hilbijartinê ew ê ser navê partiyekî din bikeve hilbijartinê gel viyat zane ji bo vî amade ye ev partî tamamê van partiye ev tamamê Kurdistanê ne tenê li Kurdistanê li nêzî çil pêncî bajarê rêxistina xwe tamam kirine gel jî wan partiyan ast ke xebatê HDP belkî nêzî 6 mehe bi van partiya bi hev re dimeşe yani gelê me rêxistinê me hevalê me bipranî vî van partiya tamamê van partiya di nav vî 6 mehî de danin askirin belkî aliyê din yani em bêjin yani bi tamamê Türkiye'de belkî hêj nê naskirin ê belê hilbijêrên me gelê Kurd yên korayê xwe didine HDP bi piranî vî partî ne tenê HDP partiya kesk û çep jî naskirin. Baş mamoste Mehmed yani
ام دزانن یعنی هذا پدوی درباره دا دکاره دمکی دا وها بریاره بده لی دناوا کردان دا یعنی هم دزانن جی هذا پی پارتیا که آلیگرا کردایه او یک ریزی نینه او هلوستا یک دناوا کردان دا کو ببیجن رکفتنه که به هفرا بچن ناوا وان هلبجارتنان نینه ام دزانن که هنک پارتی جوان وکو نمونه هدا پار به آلی اردوغان و چویه هنک دن این ننزی که هذا پینا هون وکو پارتیا سرکه یا کو ام ببیجن کردان آلیگرا کردان هون چی کارن وی درباره دا بکن جبو نزی کرنا هلوستا کردان يعني دناو هدفي دا شش حب بارتي هنا يك جوان جي بارتي ديمقراطيكية هرمية دبفية يعني امبيجن ينكو دناو رخصتنا دا اي بارتي كردواري دبفية بريم فيا بيجن نتنه هدفه نتنه دبفه بدهان رخصتن بارتي كردا هنا هدفش حیا ایرو چوا ناو تمام ترکیه دا به هزن چپگر به هزن دموکرات خواستی یکیتی آوا بکه لتمام کردستان جی هدف دخوازه به پارتی کردار یکیتی آوا بکه هلبجاتین داوی 2019 دا هلبجاتین هرمی هلبجاتین شارداری دا پارتین 6 پارتی کردان گشت بون هر و دناو پیوی یکیتی جی ام بجن چند هر ناوچه سرناو پارتی کردان نه تنه سرناو هدفه پارتی کردان کتبون هلبجاتینه و چند هر شارداری جی کار کرن در پارلمنتوی دا جی 2018 دا دیسا ان هندک 4-5 پارتی کردان بون یک و جوان پارتی جی پارلمنتر کتن مجلس پارلمنتوی ام دخوازن ار یکیتی د 14 گلان داجی دوام بکه خبات هدف جبو یکیتی کرده جبو یکیتی پارتی کرده دوام بکه دبه کو پارتی تمام کرده نین به هر نکمن البجارتنه لبله هدف چی بکه و سرپشتاوی جبو یکیتی کرده جبو یکیتی پارتی کرده زلال بو ما مستاز دعوالی بودنید کم دما مکیمه پارلمانتری هدپی باتمان محمد رشتو تریاکی سپاس بو وانزانیاریا سپاس خوش هرم ده انجام بارینا باران پر و لهین مزن لباجار روحای ترکیه ده گل کسان جیان خوش دستان و زیان مزن گهشتن مال و ملکن ولاتیان جبو آگاهین داوی لدور وی که ها پمنیرا ما خجیجان فرقین جا آمده بمرایه دم باش خجیجان تدوه لروحای بوی و لآمده جی لهی هبون روشان ها چاویه و آگاهین داوی دوی درباری دل جمت چنه بله دم باش صالح راست مخابن او ایرو دروج فلاکتک مازندی سال سر باشر کردان پیدا بویه دو وقتی که ام چون براستی جدی منک گلک خراب هبو لروحای از خوزم بری ام در باس دیمن ام ببن بحث کم رقم داوی چیه ایرو میت بری ساعت که جمیت مرو وکات دیتن دبن پرا آبیده آل نوند باجر هجمار بیه پازم مخابن و 5 حوجي وندا هنا وكيديش دوهي وردا سكامجم 6 حوالاتين كود لهيه دمابون بريندارن روشا 5 كسا خطر نخوشخانه هنا وجو 2000 زيادتر مالو دكان بني لهيه دمابون اوانا جو داخوياني فرمينك ووزير حكومه دوهو ايرو بداخوياني دس نشان كرن از خوزم او ديمناكو املي راست هاتن نشانه واجب نشان تماشاوان انجي بدن هروسا گليو غازندن رونشتوانن روحايكو د باندورا لهيه مازندا مابون ساعت 80 آف کتندر ساعت نا 5 ایواره نه ما این دولت ندی لبر ما آفات ندی ما بلدیه ندی کسی نگو یعنی اون چت کنه چیشی کنه خانی و تجاوب کنه ام بوش کن تالگ ام بخوا ما چیه ماتور کری گرتیه ام خوا بوشت کنه حفته نفحشت بوزدان ما تلفون بلدي كيس بلدي استشعر ما تلفوني كريتيكي بزاري ما يجيش بزاري يعني بس ساعات حفته ساعات حفته الزاري ما يلا ما بزوري ما رفامتها بلدي aradı ama gelmediler. Belediye atiyeli de hani köprüyü tane düşürmeyle valla mizanake. بله
بله وکی واجدی گلک گازند هبون ولاتین رنشتوانین روحای براستیجی دماغ امگیشتنجی او تیمن رزگار کنیت نبجبر که روشه که کامباخ بلو داره چهار حف نوال ناو باجر حمی حتی دو تجربه بون او دو سر باجر دا آویت بو اسکارم بجم که طبقه و خانیل دوید چم بخوجی قاطع طبقه یکی دبنی آوید ما بو یعنی مقدوریت که پر مازن هبو لدو وزیر کاری نافخه روسا وزیر اکونومی جاری دو وزیر سرک اپوزیون جدوی داره بون بیست هلوسته حکومته یعنی برپرس حکومت الوی داره بون کی دو سردان وی داره کر یعنی علی حکومت چی بیجه عالی حکومت دو برو یعنی پشتی کو آگاهیا لهی هاتا شونده وزیر کار نافخو وزیر چاندنی هر روسا وزیر اکونومی لوی داره بون گلک اسکان بجم تیمی رزگار کنه چون لیج برکو لج 2000 زیاده تر جی دبنی لهی ده مابوم راستی ببینه و یعنی گهاندنا وان در جراوش کامباخ بو لی حتی به کدیش عالیکاری و رزگار کردن دومشق وزیر نافخو جی داخلی ده آن زمان گوکو او عالیکاریا دراویجی بدن ولاتیان هجی تثبیت کن که چندین زیان شدیه هم عالی شاندنی ده هم جد عالی جیان داشتی یعنی زیان براستی گرانن هدیا سرساغی جی کسی که جیان خو دست داین دادن خجان فرقین پیامنی را مجا آمده سپاس بو وانزانیاریا سروک ترکیه رجب طیب اردوغان راستی تشتی کو شیروکار دبینن هلبجارتن اردوغان هری دجوار دبه د ولات کیدا کو گله کسوی وکو گاندی ترک بناو دکن راپورتا دورین جانس ج استانبول آگاهی بهتر هنه کەمال کلیژدار ئۆغلو ڕابەری پارتی جەهەپەی ئۆپۆزیسیۆنی سەرەکی تورکیا ئەوەی لەلایەن 6 پارتی سیاسیەوە پشتیوانی دەکرێت خۆپاڵاوتنی خۆی بۆ سەرۆکایەتی لە سەرەتای مانگی سێدا ڕاگەیاند. کەمال کلیژدار ئۆغلو بەڵێنی ئەنجامدانی ریفۆرمی گشتگیر دەدات بۆ ئەوەی دەسەڵاتی سەرۆکایەتی سنووردار بکات و هەروەها دیموکراسی پەرلەمانی بگێڕێتەوە. کلیژدار ئۆغڵ دەڵێت من وەک یەک تاکە پیا حکم ناکەم بەڵکو من بە هاو ئاهەنگی حکم دەکەم. کلیژدار بەڵێنی سەقامگیری ئابووری دەدات و هەروەها تورکیایە کە ڕێز لە مافەکانی مرۆڤ بگرێت و تێیدا هەموو کەسێک بە یەکسانی نوێنەرایەتی بکرێت. دەبێت ئەومان لە یاد بێت کە کەمال کلیژدار ئۆغڵ لە سیاسەتدا بووە هەروەها بۆ کاتێکی زۆر دوور و درێژ لە بیرۆکراسیەتی دەوڵەتیشدا بەڵام لەگەڵ ئەوەشدا هیچ تۆمەتێکی گەندەڵی لەسەر نییە. کەمال کلیژدار ئۆغلوی تەمەن 74 ساڵان پارتەکەی جەهەپە لە نەمانەوە هەڵسانەوە. ڕێپێوانە 400 کیلۆمەترێکە ئەوەی بە ڕێپێوان لە پێناو دادوەریدا دەنەسرێ لە ئەنکەرەوە بۆ ئەستەمبول لەسەر مەسەلەی زیندانیکردنی ڕەخنەگران لە حکومەت ئەو ڕێپێوانە گۆڕا بۆ یەکێک لە یەکەم بزوتنەوەی جەماوەری دژ بە حکومڕانی سەرۆک ڕەجەب طەیب ئەردوغان. کەمال کلیژدار ئۆغلو داڕێژەری سەرکەوتنەکانی هەڵبژاردننی 4 لە کۆی 5 لە هەڵبژاردنەکانی شارەوە لە گەورەترین شارەکانی تورکیادا بوو لەوانە لە شاری ئەستەمبولی خەڵای سیاسی ڕەجەب طەیب ئەردوغان. بەڵام ڕەخنەگران ئاماژە دەکەن بەوەی کلیژدار ئۆغلو ئەوەی بە نەرمی دەدوێت و هەروەها لە کاری خزمەتی مەدەنیەوە هاتووە ئەو کاریزما بەهێزەی وەک ئەردوغانی نییە. لەگەڵ ئەوەشدا شیکاران دەڵێن زەوی لەرزە کوشندەکەی مانگی دوی ئەمساڵ گەمەی سیاسی دەگۆڕێت بەهۆی ئەو تووڕێیانەی سەرچاوەیان لە هەرسهێنانی باڵەخانەکان گرتووە و هەروەها دەنگۆکانی وەڵامدانەوەی سستی حکومت بەرامبەر زەوی لەرزەکە. هەندێک لە شیکاران دەڵێن کەمال کلیژدار ئۆغلو ئەم ناڕەزاییەی وڵات دەقۆزێتەوە. ئەو گوتی شتێکی هەڵە لە تەواوی ئەم سیستەمەدا هەیە هەر بۆیە دەبێت ئێمە دەست بە شتێکی تەواو نوێ بکەین. دەبێت ئێمە ئەم وڵاتە بۆ هەتایە بۆ باشتر بگۆڕین لەبەر ئەوەی زۆر شت بە شێوەیەکی هەڵە بەڕێوە دەچێت. ڕەنگە مەسلەی ئاین ببێتە کۆسپێکی دیکە بۆ کەمال کلیژدار ئۆغلو لەبەر ئەوەی ئەو کەسێکی لیبرالی سەر بە تائیفەی عەلەویە. عەلەویەکان لە تورکیا ڕوبەڕووی چەندان سەدا لە فەرق و جودایی بوونەتەوە. بەڵام شیکاران دەڵێن دوای 20 ساڵ لە حکومڕانی ئەردوغان کە گرژی لە نێوان کەسانی ئاینی و سەکولار تێیدا زاڵ بووە هەر بۆیە دەنگدەران ئێستا زیاتر بایەخ بە نیگەرانیەکانی ئابووری دەدەن لەوەی بایەخ بە ناسنامەی سیاسەت بدەن.
من پێم وایە کە وڵات هەنگاوی بەرەو پێشناوە بە تایبەت سەبارەت بە کەسانی گەنجان ئەوانەی کە گوێ نادەنە مەسلەی ئەوەی ئایا کەسانی دیکە بڕوایان بەچی هەیە مەبەستم ئەوەیە ئابووری لە دۆخی بێسەروبەرەدایە ڕێژەی هەڵاوسان سەرسوڕهێنەرە و قەیرانی دراویش وا لە گۆڕدایە و هەروەها ئاستی قەرزیش هەتا دێ لە هەڵکشاندایە. لەگەڵ ئەوەی هاوبەندی پارتەکان نەتەوەپەرست و ئیسلامی و چەپڕەوان و ڕاستەوانیان لەخۆ گرتووە، بەڵام کەمال کلیجدار ئۆگلو بەڵێنی کۆتایی هاتن بە جەمسەرگەری ئیتنی دەدات ئەوەی زۆرێک بە گەورەترین ئاستەنگ بۆ حکومڕانی ئەردوگان دەیبینێت. بۆ دوڕین جۆنس، سمکۆ عەزیز، دەنگی ئەمریکا. بله بینر هجاب و راپورته هم دیگه داویا کرد کنکشن ایرو امون دکارن همی برنامه و هر وها راپورت و هفیوینی نویجی لسر مالپرین کرمانجی و سورانیین دنگ امریکای بشوپینن جبو تاجر کدن سلاوین هفکاری من رونی حسن خالد فتاح و هلین سدی لکنترولی لور الاستودیو هفکاری من بلین صالح و من صالح دمیجر هر ببینن دناف خیر و خوشیه ده.